سڵاو بینەرانی خۆشەویستی بەرنامەی تەوارەکان، خۆشحاڵین کە جارێکی دیکە لە ڕێگەی ئەم بەرنامەوە دەبینە میوانی ماڵەکانتان. بینەرانی خۆشەویست، لەم بەرنامەیەدا دەمانەوێت باسێک لە دژایەتی مەجلسی کۆماری ئیسلامی ئێران لە ماڕ پێنەدانی مافی شارۆمەندی بۆ منداڵانێکە دایکیان ئێرانی و باوکیان بیانیە بکەین. تا کۆتاییەم بەرنامەیە لەگەڵمان بن. مرۆڤەکان زۆر جار بەهۆی تێکچوونی بارودۆخی ئاسایی ژیانیان چ بەهۆی ڕووداوی سروشتی وەک بوومەلەرزە یان وشکە ساڵی و زۆرتریش بەهۆی کارەساتی دەستکرد وەک شەڕ و تێکەڵچوون ناچار دەبن زێت و وڵاتی خۆیان جێبهێڵن و ڕوو لە وڵاتانی دراوسێ یان ئەو وڵاتانە بکەن کە خاوەنی بواری کۆمەڵایەتی و ئابووری باشترن. لە ساڵانی ڕابردوو بەهۆی ڕوودانی شەڕ و تێکەڵچوونەکان لە ناوچە بەتایبەت لە وڵاتانی ئەفغانستان و عێراق بەهۆی ئەوەی کە ژمارەیەکی زۆر خەڵکی ئەو وڵاتانە ئاوارەی ئێران بن و هەڵبەت زۆربەی ئەو کەسانەی لە بواری ماڵیەوە دۆخێکی باشیان نەبوو لە ئێران گرسانەوە. بەڵام لە ئێران سەرڕای هەموو ئەو سوکایەتی و بێڕێزیەی بە پەنابەرانی ئەفغانی دەکرا و دەکرێت لە بواری ئاسایش لەگەڵ زۆر گیر و گرفت بەرەو ڕووبوون نەتەنیا بەرۆکی خۆیان و منداڵانی دەگرتەوە، بەڵکو دەست بە داوێنی ئەو منداڵانەش بووە کە ئاکامی زەماوەندی پیاوێکی پەنابەر لەگەڵ ژنێکی ئێرانیە. هەرچەند باسکردن لەو گرفتە پرسێکی تازە نییە و لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بارەها باسی لێکراوە و تەنانەت پرسەکەی برایە مەجلسی کۆماری ئیسلامی کە ناوەندی پەسەندکردنی یاسایە لە کۆماری ئیسلامی ئێران. لەم پەیوەندیەدا هاوکارم راپۆرتێکتان پێشکەشەکات و دەگەڕێنەوە لاتان. بڵاوکردنەوەی ئاماری فەرمی 400,000 منداڵانی بێناسنامە کە ئاکامی زەماوەندی ژنانی ئێران لەگەڵ پیاوانی بیانی لەلایەن بەرپرسانی حکومی بۆ هۆی ئەوەی کە دیسان ئەوە ببێتە باسێکی ڕۆژ و دەرکەوتنی یەکێکی دیکە لە یاسا دژە ژنەکانی کۆماری ئیسلامی ئێران. هەرچەند لە ئێران یاسایەکی دیاریکراو بۆ دانی ناسنامە بە کەسانی پەنابەر بوونی نییە، بەڵام لە یاسای بە شارمەند هەژمارکردنیان تابعیەت لە ئێران تەنیا ئەو کەسە بیانیە دەتوانن ببنە شارمەندی ئێران کە زەماوەند لەگەڵ پیاوی ئێرانی بکەن و ئەو کاتە کە هەم ژنە بیانیەکە و هەمیش مناڵەکانیان دەتوانن ناسنامەی ئێرانی وەربگرن، ئەویش لە کاتێکدا کە زەماوەندەکەیان تۆمار کرابێت. زۆرێک لەو منداڵانە ئاکامی زەماوەندی ژنێکی ئێرانی لەگەڵ پیاوێکی بیانی بەرەوڕووی زۆرێک کێشەی کۆمەڵایەتی و یاسایی دەبن ئەوەی کە ئەوان هەر لە سەرەتاوە ناتوانن بەهۆی نەبوونی ناسنامە کەڵک لە خزمەتگوزاری بێهداشتی وەربگرن و زۆر جاریش لە بەرامبەر نەخۆشیە مەترسیدارەکانی وەک ئیفلێجی منداڵان و واکسیناسیۆن ناکرێن و ئەوەش لە دواییدا دەبێتە هۆی گیرۆدەبوونی زۆرێک لەو منداڵانە بە نەخۆشیە مەترسیدارەکان و لە هەمان کاتدا ئەوان لە چوون بۆ مەدرسە و خوێندن بێبەش دەبن، بە تایبەت ئەوەی کە زۆربەی ئەو پەنابەرە بیانیانە لە پارێزگاکانی سەر سنووری ئەفغانستان و عێراق کە لە بواری ئابووری لە دۆخێکی خراپدان و یان ئەوەی کە لە دانیشتووی گەڕەکە هەژارنشینەکانی حاشیەی شارە گەورەکانن کە ناوەندی زۆربەی کێشە کۆمەڵایەتیەکانن. جگە لە بواری خراپی ئابووریە و بنەماڵانە بوونی دۆخێکی خراپی فەرهەنگی لە ئێرانە، ئەوەش ئەوەی کە زۆربەی دانیشتوانی ئێران هەڵسوکەوتێکی ناشرینیان لەگەڵ پەنابەرانی بیانی بەتایبەت ئەفغانستان هەیە و ئەو منداڵانەی کەوا باوکیان ئەفغانیە لە بواری کۆمەڵایەتی و پاراوێز دەخرێن و هەر لە منداڵیەوە ڕوودەکەنە کاری نایاسایی و ڕەش کە دەتوانێت ڕێگا بۆ تاوانی گەورەتر لە داهاتوودا خۆش بکات. زۆربەی و منداڵانەی کەوا لەسەر شەقامەکان سەرقاڵی دەستفرۆشی و کاری سەرشەقامن ئەو منداڵانە لە خۆ دەگرێت کە خاوەنی ناسنامە نین و ئاکامی زەماوەندی دایکی ئێرانی و باوکی بیانین. بەپێی بەڕگەی 976 یاسای مەدەنی ئێران ئەو کەسانی کە باوکیان ئێرانیە چ ئەوەی کە لە ناوەی ئێران یان دەرەوەی ئێران لە دایک بوو بێتن هاوڵاتی ئێرانی هەژمار دەکرێن. بەڵام ئەو بڕگەیە ئەو منداڵانە ناگرێتەوە کە دایکیان ئێرانیە و باوکیان بیانیە. لەلایەکی دیکەوە بەپێی بڕگەی 1060 یاسای مەدەنی ئێران زەماوەندی ژنی ئێرانی لەگەڵ کەسی بیانی گرێدراوە بە ئیزنی تایبەت لەلایەن دەوڵەتی ئێرانە. لە ساڵی 1385 مەجلسی کۆماری ئیسلامی بڕگەی 976 یاسای مەدەنی هەموار کردو بەپێی ئەو یاسایە ئەو منداڵانەی ئاکامی زەماوەندی ژنی ئێرانی لەگەڵ پیاوی بیانین و لە ئێران لەدایک بوون
تا 1 ساڵ پاش پەسەندبوونی ئەو یاسایە لە ئێران لەدایک دەبن دەتوانن پاش تەمەنی 18 ساڵ ئەگەر لە ئێران بمێننەوە ناسنامەی ئێرانی وەربگرن و ببن بە هاوڵاتی ئێرانی. هەر لەوبارەیەوە زۆهرە ئێلاهیان نوێنەری شاری تاران لە مەجلسی شۆرای ئیسلامی لە هەواڵنێری فارس وتی کە ئەو منداڵانەی ئاکامی زەماوەندی ژنی ئێرانی لەگەڵ هاوسەری بیانین لە ئێستادا ئێرانی هەژمار ناکرێن و هاوڵاتی بوونیان لەگەڵ گرفتی جددی بەرەو ڕوویە. ئەو هەروەها لە درێژەدا وتی کە منداڵانی ئەو جۆرە زەماوەندانە لەگەڵ گرفتی جددی بۆ خوێندن، ناسنامە، یارانە و تەنانەت سەفەرکردنیش بەرەو ڕوون. هەر لەم پەیوەندیەدا میوانێکمان هەیە کە سەبارەت بەم تەوەرە لەگەڵی چەند پرسیارمان ئاراستە کردووە. ئایا ئەو کەسانە نابێت مافی شارۆمەندیان پێ بدرێت و خزمەتگوزاریان بۆ دابین بکرێت و بە لە بەرچاوگرتنی قسەکانی نوێنەری مەجلسی شۆرای ئیسلامی ئێران لەمەڵ پەسەندکردنی ئەو گەڵاڵەیە دەتوانێت مەترسی ئەمنیەتی بۆ ناوخۆی ئێران دروست بکات و پەنابەری لا وڵاتانی وەکو پاکستان و ئەفغانستان زیاد بکات؟ پەسەندکردنی ئەو گەڵاڵەیە تا چەند لەگەڵ جاڕنامەی مافی مرۆڤ دێتەوە و بۆ نابێت ئەمە بە پێچەوانە بێت، واتە پیاوانێک کە لەگەڵ ژنانی بیانی هاوسەرگیری دەکەن نابێت لەم سنووردارکردنە بەشدار بن. ئەم سێ پرسیارەمان لەگەڵ میوانی بەرنامە حوسێن ڕەیسی چالاکی مافی مرۆڤ و مامۆستای زانستگا لە کانادا ئەنجام داوەکە سەرنجستانی بۆ ڕادەکێشم. من سلام میکنم خدمت همه بینندگان و شنوندگانی که به هر طریق ما را میبینن یا میشنون و تشکر میکنم از تلویزیون خوب شما که به این موضوع میپردازه در ارتباط با بحث تابعیت فرزندانی که از مادر ایرانی متولد میشن. در قانون مدنی ایران ماده 1660 عذرخواهی می‌کنم ماده 1060 قانون مدنی مطابق 1313 یعنی حدود 100 سال پیش این موضوع را پیش بینی کرده که فرزندان متولد از مادر ایرانی و پدر غیر ایرانی به تابعیت ایرانی در نمیان. در این قانون در حقیقت یک سنگبنای تبعیض بین مادر و پدر که تأثیر اون برای فرزندان هست پیش بینی کرده و طراحی کرده. این موضوع کماکان ادامه داره و بعضی از دیدگاه‌های اسلامی نیز بدون اینکه منشأ دقیقی براش ارائه بدن از این دیدگاه تبعیت میکنن، برای اینکه معتقد هستن معمولاً پدر هست که به نوعی مالکیت نسبت به فرزند داره و مادر در مقررات اسلامی و در بسیاری از قوانین حداقل حقوق را مادر در مناسبات بین خودش با همسر و همچنین فرزندش یا فرزندانش داره. این طرح در حقیقت میخواست در مجلس یک مشکلی را در ایران حل کنه و اون مشکل ناشی میشه از اینکه ما با یک خیل جمعیت بالایی مواجه هستیم که فاقد هویت هستند در ایران، به این معنی که اینها از مادران ایرانی و پدران غیر ایرانی، پدران مهاجر در خاک ایران به دنیا اومدن به دلیل ازدواج‌های به اصطلاح شرعی که بین این افراد که عمدتاً از مردان افغان و زنان ایرانی یا مردان عراقی و زنان ایرانی هستند به دنیا اومدن. این افراد فاقد شناسنامه هستند، به خصوص افغان ها به دلیل اینکه کماکان وضعیت افغانستان وضعیت مناسبی نیست به کشورشون برنگشتن و مضافاً این که اوراق هویتی در افغانستان هم براشون در گذشته صادر نشده چون در افغانستان به دنیا نیامدن، در ایران هم اوراق هویتی ندارن. وقتی شخصی تابعیتی کشوری نداره در حقیقت حق هویت ازش سلب شده. سلب حق هویت نقض حقوق بشر هست
و همه کسانی که در هر سرزمینی به دنیا میان باید حتما تولد اونها ثبت بشه، ولو اینکه به اونها ممکنه بر اساس قوانین تابعیت داده نشه، ولی تولدشون باید ثبت بشه و باید این حق را داشته باشن که تحت مراقبت‌های بهداشتی و درمانی قرار بگیرن. این حق را داشته باشن که بعد که بزرگتر شدن به مدرسه برن، امکانات آموزشی بهره مند بشن. ولی عدم شناسایی این افراد به عنوان شخصیت حقوقی انسانی در حقیقت این حق ازشون سلب میکنه تا تابعیت داشته باشن، تا حق هویت داشته باشن و تا اینکه بتونن بر اساس حق هویتشون مورد شناسایی حقوقی قرار بگیرن و از حقوق اجتماعی مناسب بهره مند بشن. از این رو ما بر اساس آمارهای مختلف جمعیتی بالای 1 میلیون را داریم که عمدتاً در اطراف شهرهای مشهد، در زاهدان، در اطراف تهران و بسیاری جاهای دیگه دارن زندگی میکنن، در حالی که اینها در حقیقت اوراق هویتی ندارن، مادرانشان ایرانی هستن و پدران افغان را دارن. حتی بعضی از اونها بزرگ شدن و سال گذشته ولی به دلیلی که اوراق هویتی مناسب ندارن، حتی از اون بخش از قانون سابق که میگه کسانی که در ایران متولد میشن بعد از 18 سالگی میتونن درخواست تابعیت ایرانی بکنن، هم بهره مند نمیشن. مضافاً این که قانون تابعیت در ایران پیش بینی کرده افرادی که بیشتر از 5 سال در ایران زندگی بکنن میتونن درخواست تابعیت کنن. در واقع این قانونی که اجازه داده بعد از 18 سالگی درخواست تابعیت کنن یک موضوع جدید نیست و یک امر جدیدی رو پیش بینی نکرده. در گذشته هم در قانون ابتدایی که در سال 1308 در ارتباط با تابعیت تصویب شده در ایران، اولین قانونی که در ارتباط با تابعیت تصویب شده در ایران، این موضوع را پیش بینی کرده. در حقیقت نمایندگان مجلس این بار نقش شورای نگهبان در حقیقت ایفا کردن، چون در گذشته این قانون تصویب شده بود که به این کودکان تابعیت ایرانی داده بشه و در حقیقت مجلس موافقت کرده بود و شورای نگهبان مخالفت کرده بود. این بار خود مجلس ابتداعاً با وجودی که با کلیاتش و با فوریتش موافقت کرده بود، اما اساس طرح را مردود اعلام کرد. دغدغه‌هایی که اونجا بیان شد عمدتاً دغدغه‌های سیاسی و دغدغه‌های کاذبی هست که این دغدغه‌ها در حقیقت نقض حقوق بشر را در پی داره از جهات متعدد، از جمله از جهت اینکه افراد، هر فردی باید این حق داشته باشه که یک جایی را برای زندگی انتخاب کنه. هر فردی وقتی متولد میشه در هر سرزمینی حق داره که تولدش ثبت بشه، رابطش با پدر مادرش باید مشخص بشه. این حق را داره هر فردی که رابطه خودش، رابطه تولدیش با پدر و مادرش روشن باشه و مورد شناسایی احترام حقوق و قانون در هر کشور قرار بگیره و در ایران هم مستثنا نیست. ایران موظف هست که به این عمل کنه. از این نظر در حقیقت با رد این طرح و عدم تصویب اون نقض حقوق متعددی از افراد هست، از جمله کسانی که فاقد اوراق هویت هستند و همچنین حقی از زنان ایرانی در حقیقت نادیده میگیره که مساوی با مردها در ارتباط با این موضوع شناخته نمیشن. اگر همین فرد حالت برعکس داشته باشه، از پدر ایرانی در هر کجای دنیا متولد بشه، در حقیقت این افراد ایرانی شناخته میشن، فوراً براشون شناسنامه ایرانی، پاسپورت ایرانی صادر میشه. اما وقتی که در درون خاک ایران اما از مادر ایرانی متولد میشن، به سبب اینکه پدرشون ایرانی نیست اونها ایرانی شناخته نمیشن. از این نظر در حقیقت برای این بخش از افراد، این دسته از کسانی که الان بخش بزرگی از
جمعیت حاشیه بعضی از شهرها شدن و بسیار افراد فقیری رو در این گروه میبینیم. متاسفانه حقوق متعدی از اینا تضییع کرده و کماکان داره تضییع میکنه. استمرار این وضعیت یک خطر جدی دیگه‌ای داره برای اینکه این افراد آموزش نمیبینن. نه تنها حقوق خود این افراد ضایع میشه بلکه حقوق جامعه هم ضایع میشه، برای اینکه جامعه حق داره که آموزش هایی که درش جریان داره به همه افراد جامعه تسری پیدا کنه تا افراد جامعه در حقیقت به یک سطح مقبولی از دانش و معلومات برسن تا بتونن زندگی شهروندی، زندگی اجتماعی مناسبی داشته باشن. وقتی که این افراد اوراق هویت ندارن، شناسایی نمیشن، در حقیقت این افراد به مدرسه نمیرن، جذب مراکز آموزشی نمیشن، نهایتاً بی‌سواد باقی میمونن و نهایتاً و عمدتاً هم از خانواده‌های فقیر هستن و استعداد این که متاسفانه جذب گروه‌های تبهکار، گروه‌های خلافکار، گروه‌های قاچاق مواد مخدر بشن بسیار درشون بالاست و چه بسا که چاره دیگری هم ندارن که جذب چنین فعالیت‌هایی بشن. وقتی جامعه هیچ بهایی براشون قائل نیست، هیچ ارزشی براشون قائل نیست، ما نباید تعجب کنیم که این افراد جذب گروه‌های تبهکار بشن. وقتی جذب چنین گروه‌های بزهکاری شدن قطعاً برای جامعه آسیب دارن و برای تک تک افراد جامعه و محیط جامعه آسیب فراهم میکنن. از این روز که جامعه باید حساس بشه و از در حقیقت قانونگذارانش بخواد که چرا چنین ظلمی به صورت روشن و آشکار به این دسته از شهروندانی که در داخل خاک ایران متولد شدن، زندگی میکنن، روا می‌دارید و چرا اگر این موضوع صحیح هست چرا حالت عکسش نباید صادق باشه؟ یعنی چرا مردها اگر با زن خارجی ازدواج کردن از چنین حقی محروم نمیشه فرزندان متولد از پدران ایرانی؟ اگر این تفاوت وجود داره منشأ اون چی هست؟ چرا بین زن ایرانی و مرد ایرانی تفاوت ایجاد میشه؟ چرا پدر ایرانی این حق رو داره که فرزندش ولو اینکه از همسر با تابعیت هر جایش صاحب فرزندی بشه ایرانی شناخته بشه، اما زن ایرانی چنین حقی نداره؟ اگر این حق ممکنه تالی مثلا فاسدی داشته باشه، مشکلاتی در آینده ایجاد کنه که چنین تصوراتی در واقع تصورات غلطی هست، خب طبیعی است که مردانی که با زنان خارجی ازدواج میکنن هم صاحب فرزندانی میشن که در حقیقت نصف اون فرزند متعلق به یک سرزمینی دیگه، متعلق به یک فرهنگی دیگه که فرهنگ مادر هست خواهد بود. از این رو حالت برعکسش هم اون دغدغه‌هایی که بعضی از افراد ساده‌لوح در مجلس مطرح کردن در حقیقت وجود داره. بنابراین رواداری این موضوع و رواج این موضوع، پرداختن به این موضوع و عدم توجه به حالت عکسش در حقیقت به نظر نمیرسه که دغدغه‌های سیاسی که گفته میشه خب یه عده از پاکستان از جای دیگه ممکنه سرازیر جامعه ایران بشن، این دغدغه‌های نادرستی، اونها رو میشه در صورتی که وجود داشته باشه میشه نظم منطقی داد و اگر که چنین هست چرا حالت برعکسش چرا صادق نیست؟ چرا حالت برعکسش وجود نداره؟ ولو اینکه یک فکر پدرسالار، یک فکر مرد سالار نادرست پشت این نوع قانونگذاری ها و این نوع عدم قانونگذاری های مناسب در حقیقت وجود داره، این سوال جدی است که دست از مرد سالاری باید برداشت. و مضافاً این که دنیا به شدت کوچک شده، افراد حق دارن هر جایی زندگی کنن، حق دارن هویت داشته باشن و ما باید به هویت افراد وقتی که در سرزمین ما متولد میشن احترام بذاریم و از تبعیضات ناروا، به خصوص تبعیضی که در اینجا به طرز وحشتناک نارواست و به هیچ وجه هیچ توجیه منطقی، عقلی و حتی توجیه مذهبی که بعضاً براش میتراشن توجیهات نادرستی است، قابل توجیه نیست. از این رو بایستی به تبعیضات خاتمه داده بشه و
هرچه سریعتر این افراد صاحب هویت بشن، صاحب شناسنامه بشن و تابعیتشون شناخته بشه. بعد از 18 سالگی اونها سالهای سال از آموزش فاصله گرفتن و هیچ ارزشی براشون نخواهد داشت تا اینکه صاحب تابعیت ایرانی بشن. اون یک به صورت اتوماتیک وار هر کسی دلش خواست براش اقدام میکنه و اون کار انجام میشه. نیاز امروز نیازی است که ما تعداد خیلی زیادی شهروندانی داریم که فاقد اوراق هویتی هستند و سرگردان هستند. بسیاری از اونها الان در شرایط بسیار بد اقتصادی اجتماعی و همراه با آسیب‌های متعدد دارن زندگی میکنن و از این روز شایسته بود که مجلس این طرح را تصویب کنه و شایسته است تا دست از چنین رفتارهای تبعیض‌آمیز نسبت به افراد مختلف، کودکان و خصوص زنان برداشته بشه. زۆر سپاسی بەڕێز حوسێن ڕەیسی دەکەین بۆ وەڵامدانەوەی بە پرسیارەکانی و هەروەها بە تایبەت کاتێکە ئەو پەنابەرانە پاش ئەوەی کە دۆخی ناوخۆی وڵاتەکەیان ئاسایی بووەوە و وێڕای چەندین منداڵی بێناسنامە و ژنێکی بیانی دەچنەوە وڵاتی خۆیان تووشی گرفتی زۆر جددی دێن و ئەو کێشە و گرفتانەی لە ئێران داوێنگیریان بوون لە وڵاتی خۆشیان بۆیان پێش دێت و یان ئەوەی کە زۆر جار ئەو باوکانە منداڵەکانیان کە لە بواری ئابووری لە دۆخێکی خراپدان و نەیانتوانیوە دەرس بخوێنن وێڕای دایکیان لە ئێران جێی دەهێڵن و دەچنەوە وڵاتی خۆیان. ڕێکەوتی 5 مانگی ڕەزبەری ئەو ساڵ نوێنەرانی مەجلسی شۆرای ئیسلامی بە 74 دەنگی ئەرێنی و 84 دەنگی نەرێنی و 12 دەنگی بێلایەن گەڵاڵەی هاوڵاتی بوونی بۆ ئەو منداڵانە ڕەت کردەوە. عباس قائدی ڕەحمەت وتەبێژی کۆمیسیۆنی کۆمەڵایەتی مەجلس لەو بارەیەوە وتی کە بەراورد دەکرێت ڕێژەی ئەو منداڵانە بگاتە 1 ملیۆن کەس کە تا ئێستا شناسیان نادیارە و ناتوانن کەڵک لە خزمەتگوزاری کۆمەڵایەتی و بێهداشتی و پەروەردە لە ئێران وەربگرن. هاوکات غۆڵام ڕەزا کاتب وتەبێژی کۆمیسیۆنی بودجەی مەجلس کە لە نەیارانی ئەو گەڵاڵەیە بوو وتی ئێمە ناتوانین یاسای هاوڵاتی بوون بە 24 کاتژمێر پەسەند بکەین و ئەوە پرسێکی پیچیدەیە و دەتوانێت قەیرانی زۆر لە بواری فەرهەنگی و کۆمەڵایەتی و سیاسی بۆ ئێمە ساز بکات و تەنانەت دەتوانێت لە وڵاتی ئێمە سێبەر بخاتە سەر پرسی ئاینی. لە کۆتاییدا دەبێ ئەوە بڵێین کە بە لە بەرچاوگرتنی دۆخی خراپی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتیەی وا لە ئێران لەسەر یەک کەڵەکە بوون پێ ناچێت بەم زوانە ڕێگە چارەیەکی گونجاو بۆ چارەسەرکردنی کێشەی ئەو چەند سەد هەزار کەسە چاوەڕوان بکرێت. بینەرانی خۆشەویستی بەرنامەی تەوارەکان بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەکەمان تا پێگەیشتنەوەیەکی دیکە ماڵاوە.